بەناوی خوای بەخشندە و میرەبان بینەرانی عزیز و خۆشەویست، من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی مایکی پەیام بە خزمەتی ئێوە عزیز و خۆشەویست شادەمەوە. ئایزان و خۆشەویستان، لە شاری ئەولێر پێشەنگایە کراوەتەوە تایبەتە بە تەکنەلۆژیا، پێشەنگای هایتێکس کە نزیکەی 150 کۆمپانیا تێیدا بەشدارن و نوێنەری زیاتر لە 30 وڵاتانیشی تێدایە. لێرە خاوەن بڕاندەکان کارەکانی خۆیان نمایش دەکەن و لە بابەتی تەکنەلۆژیادا لە هاوڵاتیان دەپرسم تەکنەلۆژیا چەندێک خزمەتی بە مرۆڤایەتی گەیاندووە، ئایا توانیومانە لە ڕێگای تەکنەلۆژیاوە کارەکانمان ئاسانتر و چاکتر ڕای بکەین، توانیومانە بە شێوەیەکی ڕێک و پێک تەکنەلۆژیا بەکاربێنین، ئەی تەکنەلۆژیا چەندێک بەرەو پێشەوە دەچێت دەتوانێت دەرفەتی زیاتری هەلیکار بڕەخسێنێت یاخود دەبێتە مەترسیەک بۆ سەرگەنجان بە تایبەتی بۆ ئەوەی دەرفەتی کاریان لێ بستێنێتەوە. ئێوە لەگەڵمانە بن، سەرنجی بەشداربووانتان بۆ وەردەگرن. ئێستادا تەکنەلۆژیا چی بە مرۆڤایەتی بەخشیوە؟ چەندێک سوودمان لێ وەرگرتووە؟ ئەگەر قسەی من بە هەڵات تێنەگەێنرێتن، ینی مەرجنی هەر اختیراعێک بەشەریەت کردی بیتن ئیلا مەرجە ئەمە قەدەرێک بوو بیتن و هەمووی پۆزتیڤ بیتن. مرۆڤاتی هەندێک جار هەندێک بڕیاریدا لە ژیانی خۆیدا و بڕیانەکە زۆر هەڵە بووە و بووە بەشێک لە ژیانی مرۆڤاتی. تەکنۆلۆژیا واتایەکی گەورەی دێنیتن تەمان لە دروستکردنی تایە تا مەوزوعی ئاگر تا بگەتە ئەم تەکنۆلۆژیای ئێستا ئێمە باسیەکەین، ئەوە هەموو تەکنۆلۆژیایە فبەشێک بووە لە ژیانی مرۆڤاتی بە شوناسە جوداکاندا ئەمێنیتن هۆکار. مەقسەدە سەرەکیەکە تێدا ئەوە بووە کە چۆن ژیانی مرۆڤ ئاسانتر لێ بکاتن، بەڵام هەندێک جار ئەگەر سوء تەعامل لەگەڵ بکەی کێشەیە. چۆن؟ ینی تایەری سەیارە مەسەلەن تایە شتێکی باشە، تا سوقلێکی گەورە ئاسانتر ببێ لە شوێنێک بۆ شوێنێکی تر، بەڵام کاتێک کە سیارەکە لێ دروست بوو کابرایەک دێتن بە خێرای لە سیارەکە ئەخۆریت بەبێ مەسئولیت خەڵکەکە دام دەکاتن. چەقۆ تەکنۆلۆژیایەکی باشە، بەڵام خەڵکەکە ڕەنگە بۆ جەریمە بەکاربێنێت. تاقای نووەوی تەکنۆلۆژیایە، بەڵام ئەگەر بۆ خراپە بەکارهێنا کێشەیە. ئینترنێت پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا مەسەلەن ئێستا باشە بۆ تەواصل کرد. ناوی سۆشیال میدیا پلاتفۆرمە مەنەسەیەکە بۆ تەواصلی کۆمەڵاتی، بەڵام زۆربەی زۆری دیراساتی ئێستا ئەڵێتن مرۆڤ لە جیاتی ئەوەی کە کۆ ببیتە کۆمەلگا پێکەوە تعاملیش کۆمەڵاتی بکەت پێچەوانە دروست بووە، خەڵکەکە زیاتر لەسەر خۆی داخراوە، حاڵەتێکی ترسناک لێ دروست بووە. هەران دەیانگوت تەکنەلۆژیا تاکەکان کۆ دەکاتەوە. ئێستا لە تۆ بپرسم تەکنەلۆژیا وای کردووە تاکەکان کۆ بکاتەوە یان وای کردو دوو مرۆڤ لە تەنیژێکدا بنیشن و بێئاگا بن لە یەکتری؟ فتەحدیدەن لە کاتێک کە ئەم بەشە چونکە تەکنۆلۆژیا واتاکە وەکو گوتمان فراوانە، ئەگەر باسی ئینترنێت بکەین تەحدیدەن و پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا دیسان بەپێ ئەو دیراساتانەی تا ئێستا کراون لەسەر پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا تەحدیدەن کە باسی تویتەرە، فەیسبووکە، تیکتۆکە، ئینستاگرامە، ئەوانە تا ئێستا بەپێ ئەو دیراساتانە حاڵەتە سەلبیەکە زیاتر لێ هاتیەوە انعکاساتی سەلبی لێ دروست بووە و ئەوە لەسەر ئاسی هەموو جیهانە، تەنها کوردستان نییە بالموناسبە. بەڵام ئەگەر بڵێ ئیمێڵ و زوو خێرا بە یەک گەیشتن ئەوە بێگومان شتێکی باش بووە، زووتر ئەخبارەکان مەسەلەن دێن و دەچون و هەندێک فەوائدی تێدا هەبووە. بەڵام لە بواری تر ڕاستی پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا تا ئێستا دیسان بەپێی دیراسا سەلبیاتی زیاتر بووە لە ئیجابیاتی. باشە، ئەی چەندێک بە شێوەیەکی گشتی تەکنەلۆژیا چەندێک توانیوێتی دەرفەتی هەلیکار بۆ گەنجان بڕەخسێنێت؟ ئەو چیرۆکەم گێڕایەوە لە 2019 یەکەم ساڵی هایتێکس بوو پێکەوە کە کارمان دەکرد. ڕاستی من ئەو کاتە قەدەرەن سەردانێکی سویسرامان دەکرد، ویسمان دیراسەی وەزعی ئەوێ و مەوزوعی خوێندن و پەروەردە و ئەوانە. یەکێک لە عمری 40 ساڵ بوو لە شەریکەی نەسلە ئەوەی ینی کەکە و ئەوانە باسی ژیانی خۆی دەکرد، گوتی ئێمە لێرە زیاتر لە 1500 کارمەند بووین، ئێستا لەو معمەلە ئێمە دەوروبەری 400ین. گوتم بۆ چی ڕوویدا؟ گوتی تەکنۆلۆژیا هات. گوتم باشە لێ ناترسی دوای 3 ساڵتر چی لێ دەی؟ گوت نەخۆم فێری تەکنۆلۆژیا ئەکەم. کەواتە تەکنۆلۆژیا هەندی زیاتر لێبێت هەلیکار کەمتر لێ دێتن ڕاستی. حتا لە عهدی زیراعی کاتێکە بوو بە سیناعە کاتێککە ترەکتەر هات هەلیکار کەمتر لێ هات، تۆزی جوهد لەسەر مرۆڤەکە کەمتر لێ هات، ئینتاجی زیراعی زیاتر لێ هات.
بەڵام هەلی کار کەمتر لە هات. تەکنەلۆژیا چی بە مرۆڤایەتی بەخشیوە؟ پێشەکی زۆر سوپاس. تەکنۆلۆژیا لەم ڕۆدا بۆ بە شتێکی زۆر پێویست بۆ مرۆڤایەتی، حتمما بەکارهێنانی دەکەوێتە سەر بەکارهێنەر ئایا بە چ شێوازێک بەکاری دێنێ، بەڵام بە شێوەیەکی گشتی تەکنۆلۆژیا خێراتر ئەو پەیامە ئەگەیەنێ کە تۆ پێویستە، یعنی جار لە جاران زیاتر ئەتوانی ئەوانی کە هەتا بیگەێنیت بە بەرامبەرەکەت. واتە دەتوانین بڵین تەکنەلۆژیا دەتوانێت خزمەتی زیاتری مرۆڤایەتی بکە و کارەکانی بۆ مرۆڤایەتی ئاسانتر کردووە؟ بەتاکید زۆریش. زۆر باشە. ئێوە لێرەدا چیتان عرض کردووە، چیتان نمایش کردووە؟ ئەمە لێرە وەکو کۆمپانیای هایسنس دوو پرۆدەکتی نوێمان نمایش کردووە کە سوودێکی زۆر بە بواری خوێندن ئەگەێنێ. یەکێک لەوانە شاشەی سمارتە، سمارت بۆرد، کە لێرەدا دەتوانین وەکو وایت بۆرد بەکاری بێنین. ئەمە و زۆر بابەتی تر کە وەک تیڤ وەک سمارت بۆرد بەکاردێت بۆ بوارەکانی خوێندن و زۆر فانکشنیتیایە. ناوەندەکانی خوێندن دەتوانێت سوود لەوە وەربگرن. بەتاکید باوی قەڵەم و کاغەز و ئەوانە نەماوە، ئێستا دنیای پێشکەوتنە. هەموو ئەمەی کە لێرە ئەیکی ئەتوانی بە یەک کلیک بنێری بۆ ناو مۆبایلێکت، بنێری بۆ ناو ئیمێڵەکەت، پێویست ناکە گوێگردانیشێ بە بۆنەی شت نووسینەوە مەشغوڵ ببێت، تەرکیزی تەواوی لەسەر بابەتەکە بێت و دوایی ئەگاتە ناو مۆبایلەکەی لە هەر کوێک بێ توانێ بیکاتەوە. توانیوێتی خزمەت بە فێرخوازەکانیش بکات. بەتاکید کاتی گەڕاندۆتەوە کە کات گەورەترین کێشەیەکە زۆر جار قوتابیەکان ئەڵم فریان ناکەین، ئەمە هەموو کاتێک لە ناو مۆبایلەکەتە هەر بابەتێک پێشتریش ئەتوانی سەیری کەیتەوە. ئەگەر بێنە سەرواقع تەکنۆلۆژیا سوودێکی زۆری بە مرۆڤایەتی کردووە، کارە زەحمەتەکانی پێشووتری حالیان زۆر ئاسان کردووە، خزمەتێکی باشی بە مرۆڤایەتی کردووە. توانیوێتی هەلی کاری زیاتر بۆ گەنجان بڕەخسێنێت؟ طبعاً یەکێک لە لایەنە جیابەتەکانەوەیەکەوە هەلی کاری زۆری بۆ گەنجان ڕەخساندووە. یعنی ئەگەر بین بە مقارنە بە چەند ساڵی پێشتر، ئێستا بڵین لە ڕێی تەکنۆلۆژیا و خەڵکان زۆر توانیانە کاری خۆیان بدۆزنەوە یاخود ببنە بە خاوەنی پیشەی خۆیان. ئەو کەسانەی ئەو سەردانی کەرانیانە هاوڵاتیانەی دێن بۆ ئەم پێشەنگایە زیاتر لە چتەمەنێکنەوەن. ئەگەر تەماشا بکەین لە هەموو چنی توێژەکان خەڵکان دێنێرە، دەبینی هەر لە ئەوانەی کە منداڵن بڵێن تاوانێک کە بەتەمەنن بەشداریان کردو و دێن سەردانی عێراکەن و سوودی سەردانیکردنی ئێرە چیە ئاشنا دەبی بە جۆرەها بڵین مەواد کە لێرە عرض کراوە. زیاتر گەنجان لە کوڕاندن یان لە کچەکانیش لە ڕەگەزیمەیان نێرن ئەو کەسانێک کە دێنێرە؟ هەردوو ڕەگەزی تێدا بە تاوەکو ئێستا بڵێنەوانێک کە سەردانی ئێران کردووە هەردوو ڕەگەز بڵین بە یەکسانی بەشداریان کردووە بۆ شێوێ. هیچ لەم پێشەنگایە کەسی تێدایە خۆی خاوەنی کارەکە بێت، خۆی دروستی کرد بێت لە ڕێگای بیرۆکەی خۆیەوە؟ طبعاً ئەوانە شێ مەسەلەن کۆمەڵە گەنجانێکمان هەیە لێرە خاوەن فکرەی خۆیانن، خاوەن بزنسی خۆیانن، وەلو کە بزنسەکانیشان بچووک بێت بەڵام بەشداریان کردەوە مەسەلەن دەبینی فکرەی جوان هەیە ناو گەنجەکانمان. زۆر باشە. دەپرسم ئێوە بەسی لێرە بەشدارن، چیتان عرض کردو، چیتان بۆ خەڵکە بۆ گەنجانە ئاشنا کردووە؟ ئێمە وەکو پاوەر سۆلید بۆ جارێشتر توانیمان بەشداری ئەم پێشەنگایە بکەین. لێرە وەکو پاوەر سۆلید کۆمەڵێک مەوادی خۆمان عرض کردووە، بڵێن وەکو UPS و ئینڤێرتەر و سۆلەر پەنەڵ و ڤۆڵتاج و ئەو بابەتانە کە سوودێکی زۆر بە مرۆڤایەتی دەگەێنێت. ئەگەر باسێکی UPS بکەین، UPSمان هەیە لێرە وەکو زمانی 3 ساڵی هەیە. سوودی UPS لێرەداوەیە کە دەتوانانی مەسەلەن ئەو جیهازانەی کە زۆر حساسن لە ڕووی ڤۆڵتیەوە دەتوانین مەسەلەن ئیسفادە لە UPS بکەن بۆ ئەوەی تووشی کێشە نەبن و تووشی مەسەلەن خەسارە و سوتان و ئەو بابەتانە نەبن. واتە UPS ڤۆڵتیەکی پاک و باش دەدات بە ئامێرەکانمان. لە ڕووی نرخەوە جیاوازی زۆرە لەگەڵ ئەوەی کە لە بازاڕە هەیە؟ ئەگەر تەماشا بکەین لە بازار جۆرەها بڵێن براند هەیە یاخود جۆرەها مەواد عرض کراوە کەوەیەک کە لە بڵێن کێشەکانی ئێمە مەسەلەن مەوادمان هەیە مەسەلەن لە بازاڕە بە سعرێکی زۆر هەرزان بەڵام کوالێتیەکی زۆر خراپ، بەڵام ئەو ئێمە کە گرنگی پێدەین کوالێتی بەرزە، دەبێت کوالێتیەکی زۆر بەرز و نرخێکی دەتوان بڵێم لەگە بازارە نرخێکی زۆر گونجاوە.
سلام علیکم ماماجی باش حاڵت خۆش بیت چاشی خۆش بیا سپاس دەکەم پێم بڵێ ئەمڕۆ چۆن هاتی بۆ پێشەنگای تەکنەلۆژیا وڵای هەموو پێشەنگایەکانم هاتی لەگەڵ سەلام بەناوە سڕ بووی دەقیچێک پێت وایە چەندێک تەکنەلۆژیا سوودی بە کۆمەلگا گەیاندووە وڵی با گیاندیتی سوودی زۆرە بەێ خۆ سوودی زۆرە بە خۆچم سوودمان لێ بینیە و لۆ میلەتیش باشە خەرک فێرە چ دەبیتن زۆر باشە پێت باشە ساڵانە پێشەنگای لەم شێوە بکرێتەوە بەرێوەڵا بکرێتەوە باش بە تەنیا هاتوویان لەگەڵ ماڵەوە شاتوی ناوەڵە بە تەنیا هاتیمە تەکنەلۆژیا بەڕاستی تا ئێستا سوودێکی باشی هەبووە لۆمە و ڕۆژ بە ڕۆژ تەکنەلۆژیا ینی بەرە پێش بوون بەخۆیەوە دەبینێت و سوودی زۆرە بەڕاستی دەتوانین بەکاری باش بەکاربێنین و بەکاری خراپیش بەکاری دەهێنرێت. تۆ خۆت ئاشنا کردووە بە تەکنەلۆژیا بۆ ئەوەی سوودی لێوەرگری بتانی هەل بکێ دەرفەتێک بۆ بەدەستێنانی هەلیکاری تایبەتی خۆت هەتا ئێستا هەلیکارم لەسەر ئەوەی تەکنەلۆژیا ینی هیچ لە ڕووی پارۆی شتێک سوودم لێ نەبینیەوە بەڵام سوودی دکەم لێ دیوە ینی وەک نمونە وەک هاوەڕێم لێ ناسووە لە ناو سۆسیال میدیاکان و شتی دیکەش کارەکان ئاسان دەکاتەوە ڕۆژانە هەمومان پێویستە بەکاربێن ینی حتمما لایانی باشیە خراپیە بەڵام تۆ توانین بەلایانی باشە بەکاربێنی بۆ هەموو شتێک ینی زۆر دەوەستم لەسەر ئەو پرسیارەی باسی لایەنە باشەکانت کرد دەپرسم لایەنە باشەکانی چین بۆ نمونە تۆ تەن زانیار لێ فێرە زمان بیت بەشداری کۆرسێ بکە یان هەر شتێکی تر بە ڕێژەی ئۆنلاین کاڵایەک لە دەروی وڵات داوا بکەیت پرۆژەکەت یان دەتوانانی بۆ نمونە بزنسێک بکەیت زۆر لایانی تریشی ینی بەڕاستی تۆی گیان توانی وتە تا ئێستا تەکنەلۆژیا بکەیە سەرچاوێکی بەدەستهێنانی پارا سەرچاوێکی دارایی خۆت ڕاستیدان نا بەس ئینشاڵڵە لە داهاتوودایە واتە بیرۆکەی ئەوە تەیە کە بتوانی پارەی پێی پەیدا بکەیت ئینشاڵڵە زۆر باشە ئەی چیت هەیە بۆ گەنجانەی تاوەکو ئێستا نەیانتوانیوە تەکنەلۆژیا سوودی لێوەرگرن و پارەی پێدا بکەن و وە کارەکانی خۆیان پێ ئاسانتر بکەن ڕاستیدا هەمووان پێویستە ینی تەنها پێویستت بە هەوڵدانێک هەیە پێویست ناکە هەر لە شوێنی خۆت بیتەوە هەر ڕاوەستیت هەمووان دەتوانین ینی پێویستە تۆزێک خۆی بەرەو پێشەوە بات و لایەنە باشەکانی ببینێت زۆر باشە ئەمڕۆ لەم پێشەنگایە چیت بینی کە جاری پێشوو نەتبینی بێت ڕاستیدا زۆر شتی لێ بۆ نمونە دیسکاونتی شەریکەکان ینی کە هەمویان شتی خۆیان عەرزەکەن بە تەواوەتی شتەکان پێنیشان دەدەن و ئەلا ڕاستەکە من تەواوی کۆلێژی پزیشکی ددانم هاتم وەکەوەی کە کۆلێژی پزیشکی و 12 کولیەش نازانم کولی ئێمەی تێدایانە بەڵام تەکنەلۆژیای دیدانی تێدایە و ئێمەش تەمەشامان کرد و ڤیدیۆم پێ کرد و خۆمان تەسوورمان کرد. تۆ وەکو قوتابیەک وەکو فێرخوازێک لێرە چیت بینی کە نەتبینی بێت پێت وایە تەکنەلۆژیا خزمەتێکی زیاتر و بەرفراوانتری بە مرۆڤایەتی کردووە ئەوە سێم ساڵە دێمێرە هەر ساڵ چاتبووم گۆڕانکاری گەورەتریان کردێ و زیاتر شەریکە و کۆمپانیای زیاتر هاتیێناوێ و پێشبوونەچی باشیان بەخۆ دیتێوەڵە. تۆی گەنج چەندێک سوودت لە تەکنەلۆژیا وەگرتووە بە شێوەیەکی گشتی وەڵای زۆر هەموو ژیان ڕۆژانەمان بە مۆبایل و کۆمپیوتەر و هەموو ئیشەکانیشمان لەدات و کە دەبمە پزیشکیدان ئینشاڵڵا بە تەکنۆلۆژیا زۆر ئاسانتر دەبێتن لە باتیەوەی بە کۆنڤێنشناڵکە. تا ئێمە گەر بتوانین خۆمان ڕابێنی لەگەڵ تەکنەلۆژیا دەتوانین سوودی زیاتری لێوەرگرین بە تاکید بە تاکید. لە تۆی گەنج دەپرسم تەکنەلۆژیا بە شێوەیەکی گشتی چەندێک خزمەتی بە مرۆڤایەتی کردووە سەرتا بسم الله الرحمن الرحیم بە خێراتنی ئەوێ بەڕێز دەکەم بۆ پێشانگای هایتێکس بە تایبەتی بەڕاستی باسکردنە تەکنۆلۆژیا بەعام ڕۆژ بۆ ڕۆژ چرکە بە چرکە سەعات بە سەعات تەکنۆلۆژیا پێش دەکەوێت واتە وەستانی نییە بەڕاستی اینجا هەموو شتێک لایانی باشی و لایانی خراپی هەیە تەکنۆلۆژیا لایەنە باشەکەیەکە بەکاری بنی زۆر باشە وەگەر لایەنە خراپەکەشی بەکاری بەڕاستی سوودەشی ینی لە بۆت نابێت لەلایەنە باشەکەی چەندێک توانیەتی کاراسانی بۆ مرۆڤایەتی بکە بە کورتی بۆمان باسکە والله هێگە باسی تەکنۆلۆژیات بۆ بکەم یعنی هەلە ماڵەوە لە دەرکەی حوشەکەەوە هەتاوەکو ئاخری ژوورەکەیتەوە هەمووی تەکنۆلۆژیە هەمووی سود بە تۆ دەبەخشی یعنی ئێستا کە تۆ بیر بکەیتەوە تەمەشای ساڵی 2000ەکان بکەیت لەگەڵ ئێستا 2002 لەگەڵ ئێستا زۆر فەرقی هەیە کۆمەڵە گەنجێکی زۆر هەن و کۆمەڵە خەڵکێکی گەلە زۆران کە سود لە تەکنۆلۆژیا وەردەگرن و بە تایبەتی هەندێک گەنجن کە تەکنۆلۆژیا دەکەنە پیشێک بۆ خۆیان واتە لەلایەن تەکنۆلۆژیاوە پارە وەردەگرن
گەنجانی ئێمە توانی ویانە لە ڕێگای تەکنەلۆژیاوە بتوانن پارەی پێ پەیدا بکەن بکەنێ سەرچاوێکی داهات بۆ خۆیان. ئەوەی کە لێرە دەیبینن بێگومان نمونەیەکی گەورەیە زۆر گەنجەیەک لە ڕێی تەکنەلۆژیاوە بڕەپارەیەکی زۆر باش وەردەگرێ و ئێستا پێم خۆشە بەڕاستی ئیشکردن پارە پەیاکردن وەکو پێشتر نەماوە واتە ئێستا کۆمەڵی گەنجن لە ڕێی بەکەنانی تەکنەلۆژیاوە پارە پەیا دەکەن وەکو پێشتر پێویست ناکە بەڕاستی ینی هەندێک کار بکە کە پێشتر هەبوو ئێستا لە ڕێگای تەکنەلۆژیاوە پارەکە زۆر باشتریشە ماندیونیشی کەمترە. زۆر باشە بۆ ڕایکردنی کارەکانمان مامەڵەکانمان تەکنەلۆژیا تا ئێستا سوودمان لێ وەرگرتووە بۆ ئەوەی کارەکانمان ئاسانتر و خێراتر ڕاپەڕێنین. وڵی ئێستا بچووکترین نمونە بۆی خەڵک هەموو تێبگە نمونەیە کە خەڵک زۆی بەکاری بێنێ بۆ نمونە پێشترەکە گەنجێک بچوو بە دەرەوەی وڵات تۆ بەچی قسە لەگەڵ دەکرد بەڵام ئێستا لە مۆبایلەکەی خۆتەوە بە یەک تەلەفۆنەوە بە کامێرەوە توانی قسە لەگەڵ بکەی ئەمە یەکێک لە سوودە هەرە سەرچیەکان بەڵام بی لە شتیکە دەکەوە ئەمە ئێستا ئۆتۆمبیلە شتیکە ینی لە ڕووی سوودەوە ئەگەر باسی بکەین بە مەلایین سوودی هەیە. تەکنەلۆژیا بەگشتی هەلیکار بۆ گەنجان زیاتر دەرەخسێنێ یان هەلیکار کەمتر دەکاتەوە. ئەمە لێرە ڕووەکی باشی و ڕووەکی خراپی هەیە بەڕاستی بەشێک لە کارەکانی لە ڕێگای تەکنۆلۆژیەوە بە خراپە بەکاردێ و ئەمە لەسەر زیرەکی گەنجەکە دەوەستی ئایا چۆن تەکنۆلۆژیەکە بەکاردنێ بۆی بکاتە پیشێک بۆ خۆی ینی هەموو ئیشێک دوو ڕوویە ڕووی خراپ و ڕووی باشی هەیە ئێستا لێرە گەنجەیە لە ڕێگای تەکنۆلۆژیەوە ئیشێکی باش دەکە بڕەپارێکی باشی وەردەگری. باسی پەیداکردنی پارەشت کرد تۆ وەکو خۆت توانی وتە لە ڕێگای تەکنەلۆژیەوە پارە پەیدا بکەی؟ ئەمن الحەمدولله لە ڕێی تەکنۆلۆژیەوە توانی بە پارە پیا بکەم بەڵام هەر کەسێک بۆ کەسێک دەگۆڕێ ڕێژەی پارە پیاکردنەکە بەڵام بێگومانەکە گەنجێک بیەوێ و ویستی هەبی و حەزی لێوی لە ڕێگای تەکنۆلۆژیەوە پارەیەکی زۆر باشیش پیا دەکەن ئەمە هەنی هەواڵێکی زۆر دڵخۆشکەرە و دەمە یەکشتی خۆش ئاڕاستی من گەنجەکان بکەم پێشتر بەڕاستی شەهادە زۆر گرنگ بوو ئەگە کەسێک ئەزمونیشی هەبووایە بەڵام شەهادەی نەبووایە کەس گرنگی پێ نەدەدا بەڵام ئێستا تەکنۆلۆژیا ئەو ڕێچکەیی شکاندووە نەفرێک ئەگەر ئەزمونی هەبێ لەلای هەنێک کۆمپانیا لەوە گەورەترێکە شەهادەی هەبێ چونکە خەڵک ئێستا ئەزمونەکەی دەوێت نەک پارتە وەرەقەکە بۆیە بەڕاستی تەکنۆلۆژیا و ڕێچکەیی شکاندووە زۆربەی کۆمپانیاکانیش ئێستا ئەزمونی خودی شەخصەکەیان دێت نەک تەنها پارتەیەک. لێرەدا ئەو بڕوانامە ئەو خوێندنەی ئەو کەسە کردوێتی گرنگ نییە بەلای کۆمپانیاکەوە بێگومان گرنگە ئێستا بۆ نمونە ئەگەر گەنجێک شەهادەی هەبێ و ئەزمونی هەبێ ئەو دوو چەکی هەیە بەڵام من دیکە گەنجێک شەهادە هەبێ بەڵام ئەزمونی هەبێ ئەگە ئەزمونی هەبێ و شەهادەی نەبێ ئەمەیان قبول کراوە ئەمە قبول کراوە ئەمە هەواڵی زۆر خۆشکەرە چکە تۆ سەیریکە لە سەد تاچری کارمەندەکانی گۆگڵ و مایکرۆسۆفت بێ شەهادەت کۆمپانیا عقلی کەسەکەی دەوێت خۆ پارتۆڕەقەی نەیە لە پارتۆڕەقە بکە ئێستا تۆ دەرچووی زانیارە دقیقە بێگومان دقیقە بە دقیقی بڵ سەتاچل ئەویان وەکو بڵێ سەتاچلی تەواو لەوانەیە کەمتر زیاتر بێ بەڵام بێگومان بەشێکی زۆربەی کۆمپانیایە ئەمریکەکان ئەو کارمەندانێک کە ئیشی تیا دەکەن مەرز نییە کابرا ئەندازیاری سۆفتوێر بێ یعنی لە دەبێ ئەندازیاری کارەبا بێ نا کابرا عقلی کەسەکەی دەوێت نەک خودی وەرەقەوەی کە خەڵکێک جوێویستی ئەمە دەبێت خوێندین لەلا سار ببێتەوە نا بێگومان ئەسڵەن ئەگەر کەسێک گوێ لەمە بێ ئەبێ زیاتر حەزی بە خوێندن بێ چونکە خوێندن پەیوەست نەکراوە بە شەهادەوە ئەو ئەزمونەی کە تۆش وەری دەگری بە خوێندنەوە وەری دەگری ئەگەر تۆ ئێستا لەسەر تەکنۆلۆژیا نەیخوێنەوە بەچی فێر دەبی بۆ ئێستا تۆ مۆبایل ماسفاتی مۆبایل شاشەیە چیپە کامێرایە پاتریە تۆ تاوەکو نەیخوێنی لەسەری تاقی نەکەوێت لێ فێر نابی ئەگەر گەنجیمە بیەوێ هەم شەهادە پێیا بکە هەم ئەزمون پێیا بکە ئەوە باشترین چەکە بۆ هەموو گەنجێک لێرە ئەگەر تۆ شەهادەت هەبێ و ئەزمونت هەبێ کەس ناتوانێت ڕەت بکاتەوە. تەکنۆلۆژیا وەسیلەیە لە خزمەتی مرۆڤ داهێنرایە و بەردەوامیش هەوڵی کار ئاسانی دەدا ئامانج لێ کار ئاسانیکردنی خەڵکە جا هەر لە سەرەتایەوە کە دروست بووە هەتا ئێستاش و هەر ئەو شتش ئامانجی ئەو پیشانگایە. تۆ یەکێکی لە ڕێخەرانی ئەم پێشەنگایە ئامانجتان چی بوو لەکردنەوەی ئەم پێشەنگایە؟ ئامانجمان کۆکردنەوەی کۆمپانیەکانە کە لەو بازاڕی ئێستا ئیش دەکەن پیشانی خەڵک و پیشانی حکوومەتی بدەن کە دەتوانن چ بکەن دەتوانن چ پێشکەش بکەن بە دەرەجەیەک چاومان لەسەرەوەیە کەەوە حکوومەت چاوی بکاتەوە سەر کۆمپانیا لۆکەڵەکان پێویست نەکات لە دەرەوە خزمەت گوزاری تەکنۆلۆجی بکڕێ. چەند کۆمپانیای بیانی لێرە بەشدارن؟ لێرە نوێنەراتی سی وڵات کۆمپانیان هەیە بەشدارن بەرهەمەکانیان لێرە نمایش دەکەن لە کۆی 152 کۆمپانیا و 9 زانکۆ. زیاتر ئەو کەسانەی کە سەردانیکەرن دێنە ئەم پێشەنگایە لە ستەمەنێکۆن
لە هەموو تەمەنەکانەوە دێن چونکە کۆمپانیای وامان هەیە ئۆفەری گەنجانی هەیە کۆمپانیای وامان هەیە ئۆفەری گەورانی هەیە ئۆفەری خێزانی هەیە ئۆفەری قوتابیان و خوێندکاران هەیە لە هەموو چین و لە هەموو توێژەکانەوە دێن شوێنی گەیمینگمان هەیە لاوەکان دێن شوێنی کۆنفرانسمان هەیە کەسانی ئەکادمی دێن شوێنی زانکۆیەکان مامۆستا و قوتابی خوێندکار و ئەکادمیەکان دێن شتەکە تێکەڵەیە سێم ساڵە کە ئەم پێشەنگایە دەکرێتەوە هەر سێ ساڵی لە شاری هەولێر بوو هەر سێ ساڵ لە شاری هەولێر بوو بەڵێ لە بەرنامەتان دانیە لە ئایندەدا ئەم پێشەنگایە لە شوێنی دیکەش بکەنەوە جارێ بەرنامەکە ئەوەیە کە ئەوەی هەمانە گەورەتری بکەین لەوەی لێرە بتوانین کۆمپانیای زیاتر بێنین بتوانین داهێنانی زیاتر تێدا نمایشکەین ئەمەیان گەورەترین پێشەنگایە لەسەر ئاستی کوردستان و عێراق بەڵێ گەورەترین پیشانگای تەکنۆلۆژی لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش هەوڵتان داوە لە ئایندەدا کۆمپانیای زیاتر بێنن کۆمپانیەکانی دیکە کە دەتانەوێت بیاهێنن لە چ وڵاتێکەوەن کە ئامانستانە زیاتر ئەو کۆمپانیانەی کە بیهێنن بۆ هەرێمی کوردستان و بەتایبەتی بۆ پێشەنگای تەکنۆلۆژیا حکوومەتی کوردستان بەرەو دیجیتال بوون دەڕوە هەر ئەوەش نازناوی هایتەکس و تیمی هایتەکسی ئەو ساڵە بەرەو دیجیتال بوون جا دەمانێت ئەو کۆمپانیانە بینین لە وڵاتە پێشکەوتوانەی کەوا دەتوانن یارمەتی حکوومەت بدەن یارمەتی کەرتەکان بدەن لە بە دیجیتال بوون ساڵانە ئێمە ڕوپێوی خۆمان دەکەین ئامارەکان وەردەگرین دانیشتن لەگەڵ حکوومەت دەکەین زین تا چەند نزیکەین لە چ شوێنە کەم و کوڕیمانەیە هانی ئەو کۆمپانیای ئەو وڵاتانە دەین کە بێن لێرە بەشداری بکەن و لێرە خزمەتگوزاری و بەرهەمەکانی خۆیان پیشانی حکوومەت و خەڵکی کڕیاری ئێرە بدەن چاوەڕوان دەکەن ئەم ساڵ چەندێک خەڵک سەردانی ئەم پێشەنگایە بکات پار ساڵ چاوەڕوانیەکانمان ئەوە بوو 35,000 نەفەر بێت سەروی 6,000 نەفەر هات ئەم ساڵیش چاوەڕێی 50,000 نەفەر دەکەن وەکو ئەوەی کە جومعە و شەممەمان نییە دووشەممە تا پێنجشەممەیە دەمانوێت کەسانی تایبەت بە تەکنۆلۆژیا کەسانی تایبەت بە پیشانگا بێن بەشداری بکەن ژمارەکەی زۆر لە لامانەوە گرنگ نییە بەڵام تەسەوڕ دەکەین تاوەکو 50,000ش بڕوە چۆنە هاتووی بۆ پێشەنگای نێودەوڵەتی هایتێکس کە تایبەتە بە تەکنۆلۆژیا وڵی ئێمەش هاتین وەکو بینینی ئەو تەکنۆلۆژیای نوێیە کە لەگەڵ سەردەمدایە لەگەڵ گۆڕانکاری دنیادا ئێمەش پێویستمان ببینیم بزانین چ گۆڕانکارێک لە کوردستان ڕوویداوە هەرچەندە بەوەی زۆر خۆشحاڵتر دەبووین کەەوە بمان بینی بووە بەرهەمەکە ئینتازەکە یاخود بڵێن لە کوردستان بووبووایە نەک شتێک لە دارەوە بێ لێروکانە عرض بکرێت بەڵکو بۆی بۆە بزانین ئایا تاچی کورد تا چەند پێشکەوتۆ لە ئاسی ڕۆشنبیری بەرز بێتەوە بۆی بتوانێت شتێک پێشکەش بەو خەڵکە بکات بەو کۆمەلگایە بکات بۆ ئەوی بتوانێت لەگەڵ جیهانی دەرەوە دوانەکەوێت باوەی ئێمە دەبینین زیاتر تەکنۆلۆژیاکەن هەرمووی لە دەرەوە هاتوو لێروکانە وا هەزەکەن عرض کرابێت و تەواو ئەوە شیوا بەو شێوەیە نییە بەس ئینشاءڵڵی لە ساڵانی داهاتوو ئینشاءڵڵە بەرەو باسە دەچێت تاچی کوردی لەبەرەوەی هاندەر نییە بۆ ئەو کەسانەی کەوا شتێکیان تێدا هەیە بەهرەیەشان تێدا هەیە پاڵپشت نییە لەلایەن دەوڵەتەوە لەلایەن ئەو کەسانێکەوە وڵات بەڕێوە دەبن بۆ ئەوەی بتوانن بەهرەی ئەوەی تێدایە زیاتر گرنگی پێ بدەن بۆی بتوانن خزمەتی خەڵکی زیاتر پێ بکەن واتە تۆ مەبەستداوەیە حکوومەت لایەنە پەیوەندیدارەکان هانی زیاتری گەنجان بدەن بۆ ئەوەی گەنج خۆی بەرهەمی هەبێتن و داهێنام کات بە تایبەتی لە تەکنۆلۆژیایە کە ڕۆژانە کاژمێر دوای کاژمێر تەکنۆلۆژیا بەرەو پێشتر دەچێت بە دنیاەوە بەڵێ منیش هەر ئەو مەبەستم هەیەکەوە لێرەدا ئەوانە بتوانن زیاتر هاندەر بن نەوەکو ئێستا کە دوای چەندین ساڵ دەخوێنێ یاخود بیرۆکەیەکی هەیە بە کەمترین بڕەپارە دەتوانێت بیکات بەڵام لە خۆی ئەو توانایی نیە لە ڕووی مادیەوە لە ڕووی پارەوە بۆیە دای دەمرچێنەوە ئەگەر هاتوو بەو شێوەیە بێت باوەڕ بکە هیچ شتێک نابێت لە وڵاتە پێشکەش بکات نابێتە ببوورە نابێتە شتێکیشکەوە بتوانانی وڵاتەکەی خۆی خۆش بووە ئەجا ئینشاءڵڵا دەوڵەت حکوومەت دەسەڵات وا دەکات ئەو تاکانێکەوە بەهرەیان زیاتر تێدا و هانیان بدات و پشتیان بگرێت بۆ ئەوی بتوانێم زیاتر خزمەتی کۆمەلگاکەی کوردی بکات و سوپاسانەکەم من خۆم وەک گەنجێک زۆر سوودم لێ بینیوە چونکە لە ئەمڕۆی دنیادا تەکنۆلۆژیا شتێکی زۆر گرنگی بۆ هەموو مرۆڤە کە سوودێکی ئەکجار زۆر ئەتوانین لێ ببینین بابزانم تۆ لێرە بەشداری بە چ شتێک بەشداریت کردووە
و ئەو بیرۆکەی چێ بوو کە تۆ تێ ئێستا لێ لەم پێشەنگای تەکنۆلۆژیایە بەشداریت کردووە. بەڵێ سەرتا بەناوی خوددا من وەک پرۆژەی دەستی دوو کارس دەستی دوو بۆ ئۆتۆمبیل کە بەشداریم کردووە لە ئیڤنتی هایتێکسی 2022 کە ئەم ساڵە ئامانجی من لەو بەشداریکردنە و لەو وێبسایتە ئەوەیە کۆکردنەوەی هەموو بوارەکانی ئۆتۆمبیلە لە یەک شوێنە کە خەڵک نەگەڕێت لە شوێنی ترە تا سەرچاوی دەزەکەی و ئامانج کەسێک ببوورە کەسێک کە بوێ زانیاری لەسەر ئۆتۆمبیل وەرگێت پێویست ناکە لە چەند شوێنێک بگەڕێت بۆ ئەوەی چەند زانیارێکی بەدەستکەوێت لە ڕێگای وەبسایتەکەی تۆ دەتوانێت تەواوی زانیارەکان وەربگرێت. بەڵێ بە دڵنیاییەوە چکە ئامانجی ئێمە هەم بەکردنە کوردیکردنەوەی هەموو بابەتەکانی ئۆتۆمبیلە چونکە ئێستادا لە عێراق زیاتریان بە عەرەبی یان بە زمانی ئینگلیزی خەڵک زیاتر ئەو شتانە بڵاوکاتەوە بەڵام ئامانجی ئێمە ئەوەیە کە بیکەینە زمانی شیرینی کوردی و هەموو کوردێک سوود لێ ببینێ. بۆ گرفتەکانی ئۆتۆمبیل لە نێو وەبسایتەکەی ئێوە زانیاری تەواو هەیە؟ بەڵێ چونکە کەسانی پسپۆڕی میکانیکی ئەندازیار کە ئەم معلوماتانە و زانیاریانە ئەنووسنەوە و ئێمە بڵاویەکەینەوە لە وێبسایتەکە. لە تۆی گەنج دەپرسم چەندێک گەنجانی ئێمە توانی ویانە تەکنەلۆژیا بکەنە هۆکارێک بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان بۆ پەیداکردنی سەرچاوێکی دارایی باش. بەڵێ هەموو کەسێک ئەتوانێت بە هەر شێوازێ بێ بژێوی ژیانی پەیداکە و تەکنەلۆژیا شتێکی سەرەکی و گرنگە لەمڕۆدا کە خەڵکێکی یەکجار وەگە بینین لەو ئێڤنتەش زۆر گەنجی کوردی بەتوانامان کە زۆر شتی باشیان دروست کردو و کە بێتە بەشێکی سەرەکی بژێوی ژیانیشیان. وێبسایتەکەی تۆ بە ناوی ئۆتۆمبیل دەکردیان دەفرۆشیت دەستی دووە. بەڵێ لە ڕێگای وەبسایتەکەی تۆ کەس ئۆتۆمبیلی فرۆشتووە و هیچ کەسێک کڕویەتی یان سەرەتایە و تازەیە. خۆی بە سەدان کەس سوودی لێ بینیوە چونکە نزیکەی ساڵێکە بێ وێبسایتەکەشمان بڵاو کردوتەوە و لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکیشە پەیج و گروپمان هەیە کە زۆر خەڵک سوودی لێ بینیوە سوپاس بۆ خوددا. لە ڕێگای ئەو وێبسایتەوە کە دادناوە پارێکی باشی پێ پەیدا دەکەیت؟ بە پشتیوانی خوا پرۆژەکە وردە ئینشاءالله لە داهاتوودا خزمەتی زیاتریش بە هەموو کەسێک ئەگەێنی. دەپرسم تەکنەلۆژیا بە شێوەیەکی گشتی چەندێ خزمەتی بە مرۆڤایەتی کردووە؟ تەکنەلۆژیا خۆ هەمی بە دریاوێ بەرە خزمەتت کەویتن جزئێ مازن بۆ خزمەتە هەرچەندە کولایەت خراپیاوێژی هەنە. بۆ تەمای ئاسانکاری بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی؟ کودبێژن چرخی لەزەیە طبعاً ئەف تەکنەلۆژیا وەکو چرخی لەزە دروستکردن. تۆ چەندێک سوودت لە تەکنەلۆژیا وەرگرتووە؟ سوود وەکی تەکنەلۆژیا کو من دەست شولی کردی و هاتیمەتناو بزنسێدا هەر مەجالە تەکنەلۆژیایدا شول کردی. پترش جارێکی و دووە یان پترش مەجالێکی و دووە من استیفادەیەژێ دیتی و ji bilî wê ku karînana rojane ya ku ez bikardînim gelek istîfademê jê dîtî. بابزانم تۆ لە ڕێگای بیرۆکەکانی خۆتەوە بەچی لەم پێشەنگایە بەشداری؟ Belê pitir ji bîrokekê me tenê teknolojiye besiyan piçikdar divê pêşangehê da aplikêşna rêberê adem e aplikêşneka rêberîkirin û rênîşandariya geştiyarî bazirganî cihêdgiştî ye ku hemî Kurdistanê bi xwe vedgirîtin. Evê aplikêşnê pitir ji 7000 ciha berdestkirîne zimanê Kurdî, Erebî her du diyalektên vadînî û soranî. Ku ez bêjim Kurdistan meqseda min senterê parêzgehanînin. Belku parêzgehe bi hemî qeza û nahiyet xwe bene. تەنها کوردستانی باشوورە یان هەر چوار پارچەیەتی دەیە؟ Belê ji ber resmiyatê wê û muwafiqat û îcazekirina vê şûlê belê herêma Kurdistanê ye haliyen em neşiyaniye ji vê çendî derkevîn heta ku em bişên qaîdeka baş bi xwe danîn paşînkê me eniyeta berfirehkirinê heye. کەسێک دەتوانێت لە ڕێگەی ئەم ئەپلیکیشنەوە لە ڕێگەی ئەم ئەپەوە دەتوانێت شوێنە گەشتیارەکان پێ بزانێت و بچێت سەردانیان بکات.
هەدەف ئەمە ژێ ئەوە کو ئەم گەشتیارێ ناوخۆژی یە هەرێما کوردستانی ئەم ڕێک بێخین دیسان گەشتیارێ کو ناوەڕاست و باشووری عێراقەژی تێتن ئەم بشین ڕێک بێخین ji ber wêrê gelek cara بۆ min xwe çê bûye yanî min seredana cihekî kiriye gelek dîr ez çûme wêrê ku dibêjidin ya li bin nîjenkirnê ew tu neşê seredana wê bikey rêkeka dirêj me biriye nûke em kontaktê wana hemî hîriyet karê wa texîne berdest ji dîr ve tu dişê hecizê bikey tu dişê bibînî dîsan gel GPS û jimare telefona jî berdest dikin. بەڕاست سوودێکی باش منەوە گرتیا بەڵام هەمان کاتدا هەندێک کاتیشیوانێ دەباتن بە شتی لاوەچی ئەویان لە بابەتی سوۆسیال میدیا و بەکارهێنانی موبایلدا بزەوت ڕستی منەوەیە زۆر باشە تۆی گەنج ڕۆژانە چەندێک موبایل بەکاردێنی وڵی ڕاستەکە من بۆنە ئیشەکەمەوە ئیمیل و ئەوشتانەمان هەیە داوامیەوە کاتێکی زۆر بەکاردێنم بۆ ئیشەکەشم بەڵام بۆ کاتێرفی هیچ زیاتر لە ساعتێک بەکاردێنم زۆر باشە باسی ئەوت کرد کە بۆیە بەکاردێنی بۆ پەیداکردنی بژێوی ژیان تا بەڵێ بەشێکی زۆری بۆ من وەکو من ئیشەکەم وایە بێ لەسەر تەکنۆلۆژیا و سوۆسیال میدیا بمەنیشن تەکنۆلۆژیا بە شێوەیەکی گشتی کاراسانی کردووە بۆ هاوڵاتیان بۆ خەڵکی کارەکانت ڕای بکەن ئەکی دەگە بە لایانی جای بەکاربیێنێ کاراسانێکی زۆری کردیە ئێمە پێ خۆشحاڵین کە بۆ ساڵی سێم لەسەر یەکتر سپۆنسەری سەرەکی پێشەنگای هایتێکسین بەشداریمان کردی و کۆمپانیە کۆڕک پێشەنگە لە گەیاندنی تەکنەلۆجیا و گەیاندن و ئامانجمان ئەوەیە چ تەکنەلۆجیایەک لەسەر ئاستی جیهان بەردەست بی بۆ بەشداربەکانمان بەردەستی بکەین. دەپرسم بە شێوەیەکی گشتی تەکنەلۆژیا چەندێک خزمەتی بە مرۆڤایەتی کردووە چەندێک توانیوەتی خزمەت بگەێنێت ئەکید ئێستا تەکنەلۆژیا زۆر پێشکەوتوو بووە خەڵک هەم استیفادەی لێ دەکا وەمە کۆمپانیا کۆڕک تەلیکۆم بەردەوام بووینە بە گەیاندنی ئەم تەکنۆلۆژیایەکە ئێستا بەردەستە. ئۆفەرتان چییە لەم پێشەنگایەدا؟ ئۆفەرمان زۆر هەیە بە خۆ دەزانیت بۆ بەشدار بووان ئێستا بە تایبەت لەم پێشەنگایە ئۆفەرێکمان هەیە کارتەکی 10,000 دیناری دەکڕی ئەنتەرنێتی بێسنوورت ماوەی مانگەک خۆڕاییە. ئۆفەری دیکەتان هەیە؟ ئۆفەری دیشمان هەیە بەڵێ مای نەمبەر مای چووزە ینی ئەو ژمارێک کە داوا دەکەی بە خۆتەڵی دەبژێری ئۆفەرمان زۆرە هەر شارەک و بەپێی شوێنی خۆیانی. بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان سەرنج و بۆچوونی بەشێ لە بەشداربوانی پێشەنگای هایتێکس بوو لە شاری هەولێر و سەرنجی بەشێ لەو هاوڵاتیانە بوو کە سەردانی ئەم پێشەنگایان کردووە لەسەر تەکنەلۆژیا. بەڵێ تەکنەلۆژیا توانیوێتی سوودێکی زۆر بە خزمەتی مرۆڤایەتی بگەێنێت و هاوڵاتیان سوودی لێوەربگرن و بۆتە سەرچاوێشی باش بۆ پەیداکردنی پارە و هەروەها ئاسانکردنی کارەکانی مرۆڤایەتی. هیوادارم هەمومان بە شێوەیەکی ڕێک و پێک سوود لە تەکنەلۆژیا وەربگرین. تا پرۆگرامێکی دیکەم وتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ.